یەکەمین شت کە پێویستە تێبگەیت بۆ ئەوەی لە ئالوودەبوونی پۆڕن ڕزگارە بێت و ژیانێکی پاک بژیت ئەوەیە کە تێبگەیت خۆ و عادەتەکان چۆن کارەکەن و چۆن تۆ بتوانی خۆ نێگەتیڤەکان بگۆڕی بۆ پۆزەتیڤەکان. بەڕاستی ئەمە یەکەمین و گرنگترین هەنگاوە کە پێویستە خەڵکی جێبەجێ بکەن ئەگەر بەڕاستی ئەیانەوێت گۆڕانکاری گەورە دروست بکەن لە ژیانیانە. لە کتێبەکەیە بە ناوی هێزی خۆ چارلز دوێک باسی یاسایەکی زێڕی نەکات کە بە سۆڕی خووەکان ناویەبات کە تیای ئەوە ڕوونەکاتەوە کە هەر خویەک چ باش یان خراپ بە سوڕێکا ڕوات و بە هۆکارەکان و ڕۆتینەکان و پاداشتەکانە تێپەڕێت. هۆکارەکان بریتە لەو شتێک کە هانت دەدەن و پاڵت پێوانێت بۆ جێبەجێکردنی و کاری کە پێڵەن خۆ یان وەکو چۆن لە ناوەڕۆکی مەڵقانەیە پێڵێن ئالوودەبوون. پاشان ڕۆتینەکە کە دووبارەکردنەوەی هەمان کردارە دووبارە وەلەو حاڵەتی تۆیە بریتە لە سیرکردنی پۆرنۆگرافی و چێژبەخشین بە خۆت. پاشان پاداشتەکە کە بریتە لە ئەو کاریگەریەی کە مێشکت دروستیەکات لە دوای جێبەجێکردنی و کارە. تێگەشتن لەو سۆڕە زۆر گرنگە چونکە ئەگەر بتوانین هۆکارە پاڵنەرەکان دیاری بکەین یان ئەم وروژێنەرانی کە بنە هۆی دروستبوونی چالاکیە نەخوازراوەکانمان ئەو کاتە بە ئەگەری زۆرەوە ئەتوانین خودی ئەو چالاکیانە بۆستێنین. چونکە زۆربەی کاتەکان خەڵکی هەوڵەیە تەرکیز بخاتە سەر گۆڕینی کارەکە یان خودی ڕەفتارەکە و هۆکارەکان لەیا دەکەن کە بەرپرسیارن لەو کردارە خویانە. بۆ ئێستا ویستم تەنها باز لە هۆکارەکان کەم یاخود وروژێنەرەکان. لە بنەڕەتە 5 جۆر لە هۆکارە سەرەکیەکان هەن. یەکەم کاتێکی دیاریکراو لە ڕۆژەکەیە. دووەم شوێنێکی دیاریکراو. سێم ئامادەبوونی کەسانێکی دیاریکراو. چوارەم هەستێکی دیاریکراو و پێنجەم ڕەفتارێکی دیاریکراو. با باسی یەکێک لەم هۆکارانە بکەین بۆ ئەوەی باشتر لە سۆڕی خووەکان تێبگەین. یەکەم کاتێکی دیاریکراو لە ڕۆژەکەیە. زۆربەی ئالوودەبووان بۆ نمونە سەیری پۆرنۆگرافیەکەن لە دوای نیوەشەوە بۆیە بەخەبربوون لەو کاتەیە هۆکارەکە بۆیان بۆ ئەوەی ئەو چالاکیە دووپات بکەنەوە. کەواتە چارەسەرەکە چییە؟ هەر بە سادەیی تەنیا زوو بخەوە ئیترە توانیت ئەم سوورە تێک بشێنیت. دووەم شوێنێکی دیاریکراو. مێشکی ئێمە هەمیشە و شوێنەی کە سەردانیانەکەین ئەی بەستێتەوە بەشتی ترەوە کە ئەوەژە و وێبسایتە تایبەتانەی سەر ئەنتەرنێتی ژەگرێتەوە بە ڕەفتارەکانمانەوە. جا بۆیە ئەگەر سەردانی هەنێ شوێنی دیاریکراوت کردبێت وەکو نادیەکان، ناوبازار و مۆڵ و جادە بە ناوماگەکان و تا دوایی ئەوە کاتە باگەرێکی زۆرەوە گەڕێیتەوە ماڵەوە لەو ڕۆژەیە بە دروستبوونی هەندانێکی زۆری سێکسی لەلات کە لەوانەیە بێتە هۆکاری دووبارەبوونەوەی ئالوودەبوونەکەت. کەواتە چارەسەرەکە چییە؟ هەر بە سادەیی تەنیا خۆت بە دوور بگرە لە چوون بۆ شوێنانە. سێم بوونی چەند کەسانێکی دیاریکراو. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگاداری کردوین کە مرۆڤ هەمیشە مەیلی بەلای ئەوەدا ئەڕوات کە شوێن ئاین یان شێوازی ژیانی هاوڕێکانی بکەوێت. بۆیە ئاگادار بە لەوەی کە هاوڕێکانت کێن. بۆیە گەر هاوڕێکانت بانگ تەکەن بۆ شتێک کە ڕەزامەندی ئەڵڵای لەسەر نییە ئەوە باشترە بۆت کە چواردەورێکی باشتر لە هاوڕێکان دۆزیتەوە کە کاریگەری پۆزتیڤیان هەبێت لەسرت بۆ کردنی کاری دروست. چوارەم هەستێکی دیاریکراو. هەندێک جار وەڕزبوون و بێزاربوون ئەکرێت ببێتە هۆکاری توشبوونەوە یان دووپاتکردنەوەی چالاکیە نەخوازراوەکان. کەواتە چارەسەرەکە چییە؟ خۆت سەرقاڵ بکە و ببە بە کەسێکی بەرهەمدار. پێنجەم ڕەفتارێکی خویی دیاریکراو. زۆربەی ئالوودەبووان بەبێ ئامانج ئەگەڕێن بە ناو ئەنتەرنێتە، تۆڕە کۆمەڵایەتیەکان، پرۆفایلی خەڵکی جیاواز، ڤیدۆی ناپێویستی یوتیوب و هەتا دوایی. ئەنجامەکە هەمیشە بە سیرکردنێکی قوڵی پۆرنۆگرافی کۆتاییەت. بە فیرۆدانی کاتی بێ ئامانج لەسەر ئەنتەرنێت ئەکرێت زیاتر بەنزین بات بە ئالوودەبوونەکەت. بۆیە هەمووی کە پێویستە لە سەرەتای گەشتەکەت بەرەو چاکبوونەوە بریتیە لە دیاریکردنی هۆکارەکانت ئیتر ئەتوانی خۆت بە دوور بگریت لە خودی کردار و ئالوودەبوونەکە.